بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر ڕەمەزان بکەین وەک مقدسێکی هەمیشەیی مێژووی مسلمانان دەپرسین ئایا مقدس چییە؟ پەیوەندی نێوان مقدس و مێژوو یاخود مقدس و کەلتور چییە؟ ئایا مانگی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە؟ ئەو تایبەتمەندیانە کامانن کە مێژوو نووسەکان داویانە بە پیرۆزیەکانی مانگی ڕەمەزان. بۆچی ئاینەکان زۆر جار هەندێک لە دروشمەکان وەک مقدس سیر دەکەن دەستبردن بۆیان حاڵەتێکی ئاسایی نییە؟ هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر ڕەمەزان بکەین وەک مقدسێکی هەمیشەیی مێژووی مسلمانان و هەروەها مقدس کەلتور مێژوو پەرستشەکان. ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر بەهمەن ساڵح توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست، دکتۆر کەریم ئەحمەد توێژەر لە فکری ئیسلامی بەخێربێن بۆ ستودیۆی بەرنامەی سۆراغی مێژوو. دکتۆر بەهمەن مقدس یاخود پیرۆزی چییە؟ بەناوی خوا پیرۆزی یاخود مقدس ئەتوانین بڵێن تەعظیمە، واتە بە گەورڕاگرتنی و تا حاڵەتێکی لە ڕادەبەدەر یاخود نەچێتە ئاستی شتەکانی ترەوە. مەسەلەن کە کاتێک ئەڵەی تەعظیم بە هەمان شێوەڵەی تەقدیس شتێک کە پاک و نەزیهە لە کەم و کوڕیەکانی ترکە لە شتەکانی ترا هەیە، بۆیە سێرەکەی خوای گەورە مقدسە، ناوەکەی، ئەسماعەکانی و هەروەها کتابەکەی و هەندێک شەعائیری داناوە، خوای گەورە خۆی دایناوە پێوتێ شەعائیری ئیلاهی، ئەمانە مقدسن. بۆیە تەقدیسکرا ئەو شتانن کە هاوشێوەیان لە هاوشێوەی خۆیدا نییە وەکو ئەم پاک و نەزیه بێت، ئیلا مەگەر بە نەسێکی ئیلاهی یاخود بە وەحیەک ئەم جۆرەشتانەی مقدس کرد بێت. بۆیە لە ڕووە دینەکەەوە هەموو ئەچێتە ئەم چوارچێوەیە. ئەگەر لە ڕووی لۆغەوەکانیشەوە بگەڕێنەوە بۆ کتێبەکانی لیسان و عەرەب یاخود مختار سەحاح، ئەمانە باسی ئەم مقدسەیان کردووە بۆ شێوەیە کە ئەم چوارچێوەی کە باسمان کرد، واتە بێگەردی، واتە نەزیهی، واتە دوور لە خراپە و لە کەم و کوڕی. ئەمە بە کورتی ئەتوانین بڵێ پیرۆزیە یاخود تەقدیس یاخود شتە مقدسەکانە. ئەگەر تەشبیه نەبێ یاخود چواندنێ نەبێ وەکو یعنی مقدس ئایا کاڵایەکە هەموو کەس بتوانێت بە باڵای هەر شتێکا بێ بیبڕێت یاخود تەنها دەسەڵاتێکی ئیلاهی و یعنی هێزێکی معنەوی گەورە لە پشتی دروستکردنی مقدس و ئەم ناوە گەورەوەیە کە یعنی ئەبێ هەمیشە بەرز و پیرۆز و شکۆدار لێی بڕوانرێت؟ خۆی جارێک کە ئایدیاکان جۆرێک لە پیرۆزی بە خودی ئایدیاکە بدرێت، جاری وایە ئایدیاکە ڕەنگە ئینسانی بێت، وا ئەکات ئەم شتانی کە خۆی دایناوە ڕەنگە شتێکی ئینسانی بێ مقدسیش نەبێت، بیگاتە ئاستی ئەوەی کە پێی ئەوتێت تەقدیس کراوە. ئەمە لەم حاڵەتانەیە کەوتۆتە سەر خوێندنەوەی ئایدیاکە بۆ شتەکان. ئێمە باسی ئەومان کرد لە ڕووی دینەوە کۆمەڵەشت هەیە، ئەمە بە نەسە، ئەمە مەبادئێکی دینی وحیەکی ئیلاهی تەنها لە چوارچەوەی چەند شتێکی دیاریکراوە تەقدیسەکە، نەوەکو هەر هەموو شتێک. بەڵام کاتێک کە ئایدیا وەکو دین سەیرەکرێت، وەکو دینێکی کە کەسی تر نەتوانێت ڕەخنە لەو چەمکە سەرێکیانەی بگرێ، ئەو کاتە چێتە چوارچەوەی ئەوەی کە ڕەنگە بە ئارەزوی خۆی مەسەلە مەبدەئێکی دیاریکراوی وەکو مارکسیەکان یاخود کاتێکە لە حکومڕانی سینەکان لە پێشدا لە سەردەمانی پێشوودا ئەڕوانین یاخود ئێستا لە کۆریا، ئەمانە وایان کردووە ئایدیاکەیان کردووە بە دین و باو باپیریان ئەوانی کە لەسەر ئەم مەبدەئە ڕۆشتون جۆرە لە تەقدیسیان دراوەتێ هەتا پلەی ئولوهیەتیش و لە هەندێک حەزارەتیشە ئەم شتانە لە سەردەمانی کۆنا هەبووە. بەڵام لە ئێستاشە بەشێکی ئەوە ماوەتەوە کە ئایدیا وای کردووە تەقدیس بیرێت بەو جۆرە چەمکانە کەوە کووتمان ڕەنگ ینی چه مەرجیش نییە خۆی مقدس بێ، هەموو شتەکان مقدس بێت. بەڵێ دکتۆر کەریم، مقدس دەستبردن بۆ مقدس یاخود هەموو مقدسێک ئایا دەستی بۆ ئەبرێت یاخود مقدسەکانیش پۆلێ نەکرێ ئەو مقدسەی کە هێزێکی ئیلاهی و گەورەوک و مامۆسا هێمایی بۆ کردبوون؟ ئێمە ئەگەر ئێستا باسی ئەو دروشمانە بکەین لە ئاینا هەیە ئەو تەعزیمەی بوونمە لە ئاینی پیرۆزی ئیسلامای خۆی گەورە دیاری کردووە لە قورئانەوە بە وەحی ناردووتی بۆ پەیامبەری ئیسلام، ئایا دەستبردن بۆ هەر یەک لەمانە بۆ خۆیان هێڵی سوورە یاخود مقدسەکان بۆ خۆیان ئەوانیش جیاواز و مرۆڤکردەکان جیایە خوداکردەکان جیاوازە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.
وەکو دکتۆر بەهمەن فەرمووی مقدس شتێکە پیرۆز شتێکە ڕێزی لێ بگیرێت تازیم بکرێت بە گەورە تەماشا بکرێت تەنزیه بکرێت یعنی وا بێ کە هەر شتێکیش گەشتە پلەی مقدەستر یعنی شتێکە تر نابێ دەستی بۆ ببرێ نابێ ڕخنەی لێ بگیرێ نابێ با بڵێن هین بکرێت تاوتێ بکرێت و با بڵێن دژی بۆ وەستێنرێت ئینسان دژی بۆ وەستێت ئەمانە هەر شتێک تر مقدس ئایا تایبەتیەوەی لە ئایندا هەیە خۆی وەکو دکتۆر شوتی یعنی نەک لە ئاینە هەموو نەتەوەیەک هەموو ملەتێک کۆمەڵەشتی مقدسی هەیە هەموو ئاینێک شوێنی مقدسی هەیە کتێبی مقدسی هەیە شخصیەتی مقدسی هەیە شعائری مقدسی هەیە یعنی دەقی مقدسی هەیە کۆمەڵەشتن هەمووی ئەشخاصی مقدسیان هەیە بەڵام بۆ دکتۆرگە شتێک مرۆڤ کردوێت یعنی دەستبردن بۆیان هێڵی سوورە ئێستا تەقدیسی من میسالی بۆ بێنمەوە ئێستا مثل لە تورکیا تا ئەم دوایە باسکردنی کەمال ئەتاتورک بە هەر شێوەیەک مەمنوع بوو تەقدیس بوو برا بۆ ڕیزی ئەو ڕۆحی ناسیۆنالیزمی تورکی مەسەڵەن ئێستا لە کوردستانە مەثەلەن پێشمەرگە وەکو قەزەیەکی مقدس تەماشا کرێت کە نابێ بە هیچ شێوە تۆ ڕخنە لە پێشمەرگە بگرین مەسەڵەن هەر نەتەوەیەک یا هەر نەتەوەیەک هەر چۆن لە ئاینەکان ینی هەر نەتەوەیەک یا هەر قەومێک بۆ خۆی هەندێک شتدا تاشێت تەقدیسی پێ بەخشە ئیتر هەندێک لەم شتانە دائیمین هەندێکی کاتین ئێساوی مەسەوی کەمال ئەتاتورک ممکنە پاش ماوەیەکتر نەکرد بە مقدسی نەمێنێ ئەگەر سەقافی شعبی تورکی گۆڕا ممکنە بە گڵاو تەماشا بکرێت کەواتە ئێمە ئەگەر ئەمە بینەوە ناو مێژوو بە درێژایی مێژوو بۆ خۆی مقدس هەبووە و بەپی قۆناغە جیاوازەکان ئەوش گۆڕانکاریان بەسەر هاتووە ئەگەر تەقدیسکردنە یا بە پیرۆزکردنیە هێزێکی ئیلاهی نادیاری گەورە لە پشتەوە بوێت یاخود هێزێکی مرۆیی کە نەتەوەیەک یا گەلێ یا وڵات یاخود ئیمپراتۆرێت ئەم تەقدیسی دروست سە لە ئەوروپا مەسەر لە ئەوروپا تا ئەم سەردەمی تەنویر و ئەم شتە هەندێک مەسایل مقدس و بە هیچ شێوەیەک دەستیان بۆ نابرا مەسەلەی خوا مەسەلەی ئیسا مەسەلەی کەنیسا مەسەلەی پیاوانی ئاینی قسەکانی پیاوانی ئاینی دەقە پیرۆزەکان ئەمانە کەس دوایی تقریبان لە دوای حەداسەوە یا لە دوای عەسری تەنویرەوە وردە وردە فکری حڕ پەیدا بوو لە ئەوروپا دەستیان کرد کۆمەڵە میتۆدیان دانایە کۆمەڵە مەنهەجیان دانا بۆ دەستبردن بۆ پیرۆزەکان و بۆ مناقشەکردنی پیرۆزەکان و شتە پیرۆزەکان و تاوتوێکردنیان وکە یعنی ئێستا خەریکە ئەوە یەتە عالمی خۆمانەوە حەداسەکانی عەرەب مەسەلەن حەداسەکانی ناوکرد مەس ئەمانە لەسەر بەو نەهجە غەربیەی کە دەستیان بۆ پیرۆزەکانی خۆیان برد ئەیانوێ بە هەمان شوێ دەست بۆ پیرۆزیەکانی ئێمە برن کە بریتە لە خوا بریتە لە پێغەمبەر بریتە لە قورئان بریتە لە دروشمەکان وەکو نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و ئەو جۆرە شتانە بەڵێ بە گوێرەی هینی تاریخ لە مێژووە هەر جارەی مەسەلەن کۆمەڵە شت مقدس بوون باش ماوەیەک مەسەلەن کۆمەڵەشتی تر مقدس بوون بەڵێ دکتۆر بەهمەن پەیوەندی نێوان مێژوو مقدس چییە یعنی هەر بە سادەی پەیوەندی مێژوو مقدس لە مێژوودا ئەکرێ کۆمەڵێ شت بە خوێنەوەی ئینسانەکان ڕووداوێ حەدەثێک کرابێت بە مقدس بەڵام حەقیقەتی ڕاستەکەی ئەوەیە کە ئەو ڕووداوانەش هەمووی خودی ئینسانەکان کردویانە بۆیە ناکرێت ئەمەی کە پێی ئەوترێ مێژوو ببێت سرێتەوە بە مقدسەکانەوە ڕاستە منهەجێت هەیە وایە حتا مەذهب هەیە لەسەر ئەو شێوەبیکردنەوەیە بنیادنراوە کە مەسائلی مەبادیئەکانی کردووە بە بەشێک لە مقدس بەشێک لەوەی کە حتا چوونە ناو ئەو ئاینەوە بە پێی ئەو خوێندنەوە مێژوویە ئەچێتە ناو ئاینەکەوە کە خۆیان تەحدیدیان کردووە بۆیە زۆر جار لە کۆندا بە تایبەتی مەسائلی تەقدیس لە مێژوودا وای کردووە دەورێکی گەورەی لە ڕووداوە مۆزوعەکان لە ڕووداوە خودیەکانە بینیوە زۆر جارۆکوتمان مەبادی لەسەر دروستە بێت هێزێکشی لە پشتەوە بوو بێت بە تەکید هەموو کاتێک کە ئەو تەقدیزە پێیراوە هێزی لە پشتەوە بووە یعنی مەبدەئی لە پشتەوە بووە زۆر جار مەساڵحیشی لە پشتەوە بووە بۆیە یعنی تەقدیزەکانیش بە پێی سەردەمەکان گۆڕاوە بە پێی دیارترین مقدس یا پیرۆزی کە لە ناو مێژووی ئینسانیەت تا سەیرەکرێ یەکسەر ڕاستەوخۆ هەموو زیهن و بیرکردنەوە و فۆکسەکان بۆ سەر ئاینەکانەچێ ئاینیش کۆمەڵێت تقوسات و سروت و پەرستشیتیایە بۆچی لە ئاینەکانە پەرست هەمیشە مقدسە یانی
ئێمە زانین کە تاریخی بەشەریەتە تاوەکو سەردەمانی عەسری تەنویر و دواتر وردە ثەورەی فەڕەنسی و هەروەها نەهزەی ئەوروپی بەگشتی ئەو دەورە دینیە زۆر لە هەموو کایەکانی ژیانە چووە ناو ژیانی ڕۆژانەی خەڵکیەوە. بۆیە ئەگەر باسی مێژوو بکەی بێ باسی دین بکەیت، ئەگەر باسی سوڵتەی سەردەمانی پێش عەسری تەنویر بکەیت و بگەڕیتەوە تەنها ئەم سەردەمەی حەدیثی لێ دەرکە، تاریخی نوێی لێ دەرکە و نێو هاوچەرخی لێ دەرکە. سەردەمانی پێشوو دین دەورێکی گرنگی هەیە، بەڵام کاتێککە ئەلمانیەت دێت فەصل دینی عنی دەولە وردەوردام چەمکانە دین لە کایە سیاسیەکە لە کای ئیجتیماعیەکە دوورەکەوێتەوە. ئەگەر بێت و ئێمە بۆنمە لە نێوان دووکەوانە پەرستشێکی وەکو ڕۆژوو کە لەناو ئاینی پیرۆزی ئیسلامە لە ساڵی دوی کۆچیەوە لەسەر مسلمانان فەرز کراوە 1436 ساڵ زیاترە، ینی فەرز کراوە سەر مسلمانان. یعنی ئەگەر ئێمە ئەمە بخینە نێوان دووکەوانەوە قسەی لەسەر بکەین لە ناو مێژووەوە لە نێوان فەلسەفەی مقدس و تەقدیسکردن لە ناو تاریخا چۆن ئەوێ لەم پەرستشە بڕوانیەکە ئینسان گەدەی خاڵیەکەوە خۆی برسیەکاتەوەکو یارە و ئەیکا بە یەکێک لە هێزە ڕۆحیە گەورە کاریگەریەکانی ڕۆژانەی خۆی. ئێمە دوو جۆر لە تەقدیسمان هەیە، تەقدیسێکمان هەیە مەذمومە، تەقدیسێکمان هەیە مەحموودە. مەذموم ئەمەیە کە زیاتر فۆکسەکە ئەچێتە سەر کەسایەتیەکان، سەر کەسایەتێک کە ئینسانێک وەکو من و تۆ یاخود سڵتەیەکە ئەکرێ غەڵەت بکات و ئەکرێ ڕاستیش بکە. ئەمە کاتێ ئەو تەقدیسێ چووە ئێرەوە کە ئینسانێکە کە مەبدەیەکە غەڵەتیشی کرد و ڕاستی کرد، ئەمە وا کات ئەو پەڕی پیرۆزی پێبیرێ غەڵەتەکانیشی بەڕاست لە قەڵەم بیرێ. بەڵام ئەمە مەزمومە، دانەیەکی تر هەیە مەحموودە، وەکو تقوسە دینیەکان. تقوسە دینیەکان کاتێک کە سیرەکەی لە خودی دینەکەەوە وەرە یاخود لە حکمەتەکانی ئەو پەرستیشەوە وەرە سیرکە لە شێوازی تەعاملکردنی حکمەتی ئەوە چییە؟ ڕۆژووگرتن. ئایا خوای گەورە چی ئیسفادەیەکە لە بەندەیە کە بە ڕۆژووە بێ؟ خوای گەورە نەک پیکەمەکانە پێیزیاکە، بەڵام ئەوەی کە دەوری هەیە لە تەقویەکردنی بەشەرەکانە ئەبێتەوە بیخوێنیتەوە. لەوەی کە نیوەی سەبری ئینسانیەت بریتە لە خۆڕاگرتن لە دەمگرتنەوەی خۆ لە مەسائلی حەزەکانی خۆت و دروستبوونی کەسایەتیشی گەورە. یعنی مێژوو پێمان ئەڵێت هیچ کەسایەتیەک نەبووە لە مێژوودا ئەگەر سابر نەبوو بێت. هیچ شخصیەتێکی تاریخی، هیچ سەرکردەیەک، هیچ خاوەن کاریزمایەک نەبووە لە کۆن و ئێستەشە ئەگەر گەورەترین صفەتی سەبر و تەحملیتیان. ئیلهامی سەبر لەکوێ وەرەگیرە؟ لە ڕۆژەوە ئیلهامی سەبر بەشێکی ئێمە ناڵین هەر هەمووی، بەڵام کە تۆ لە کاتێکا کە توانی تەسحیە بات بە خۆراکەکەی خۆی، بە پێداویستەکانی خۆی، وەکو نەزەری سکنەر پێتەڵێکە خۆراکیەکان، مەسائلە سێکسیەکان، مەسائلەکان پێداویستەکانی تر، ئەمە هەمووی بەشی ئینسانە، ئینسان بەوەشی، بەڵام ئەم ئینسانە دێت تەسحیە بەوە ئەدات. بۆیە بەشێکی گەورە وەکوترە ڕۆژووگرتن نیوەی هەموو سەبری ئینسانێتە. ئەمە لەو کاتەیە ئەم کەسایەتی پێی مەبەستمان نییە تەنها سەبر ئەبێتە هۆی ئەوەی کە ئیتر هیچ شتێکی تر نەکا مشکلی نیە. نەخێر. بەڵێ سوپاس دکتۆر. دکتۆر کەریم ئەگەر ئەو پۆکو پرسیارەی دوایی لە دکتۆر بەهمەنم کرد، ئێمە ئەگەر ڕۆژوو لە سیاقە ڕۆحیەکەیدا بماڵی ببینەوە بۆ ناو سیاقە مێژوو فکرێکە، ئایا هیچ ڕەهەندێکی دیکەی هەیە لە ناو تاریخی ئینسانیەتەوە لە ناو تاریخی ئاینی پیرۆزی ئیسلامە؟ خۆی طبعا لە ئیسلامە ڕۆژوو ڕەمەزان بە کوردی وترێ ڕەمەزانی پیرۆز، ئەینا بە عەرەبی مبارەک، يعني حتى بقرآن بخوا بقرآن نوتو مقدس بقرآن فرمي مبارك مجيدي بيه فرمي يعني الصفة مقدس الإسلام زياتري يعني كلمة قدوس بخواها تو كيش مبالغة لتقديسها يعني إما مقدس وبيروزي هاوتا يكين نابيت هاوتا والله هاوتا إن أمان نسبية يعني بيروزي مطلق بخوا سبحانه وتعالى، أماني تر نسبين بيروزي كان مباركي كان لو هینەوە وەرەگرن ئەو ئەوەندەی کە خوا پێی بەخشیوە. پێدوانیە سیاقی بەکارهێنانەکانەی گۆڕێت خۆی هەندێک شت يعني هەندێک شت گەورە تەماشاکردنە تعظیمە خوا سبحانه وتعالى فەرمێتە ومن يعظم شعائر الله، نافرمە ومن يقدس شعائر الله، ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. ڕەمەزانیش وەکو مانگێک کەمە بکردوایە بە کوردی ئەڵێن پیرۆز بەعەرەبی مبارک شەهر مبارک لەبەرەوەی کە قورئانی تیادا بەزیوە زیاتر، يعني حتى قسەیەکی زۆر جوان بخوێندەوە ئەو ڕۆژە ئەڵێ جبریل کە قورئانی دابەزان بوو بە گەورەترین مەلائیکە، پێغەمبەر کە قورئانی بەسەرا دابەزی بوو بە گەورەترین پێغەمبەر،
پێغەمبەران مانگی ڕەمزان کە قورئانی تیادا بەز بوو بە گەورەترین مانگ لەیلەتول قەدر کە بە تایبەتتر قورئانی تیادا بوو بە گەورەترین یعنی ئەمانە گەورەکەیان لەوێ وەرگرتووە کە خوا سوبحانه وتعالە لەو مانگا حەدەسێکی زۆر گەورە ڕوو ئەدات ئەو حەدەسە گەورەیە بریتیە لە دابەزینی پەیامی خوا بۆ مرۆڤایەتی ئەو پەیامەی کە ئینسان بەختەوەری خۆی بەدەست ئێنێت لە دنیا و لە قیامەتە لەبەرەوە یعنی چونکە یعنی حەدەسی دابەزینی قورئان وەکخوا خۆی فەرمێ قل هو نبأ عظيم أنتم عنه معرضون لشوين ترى فرمي لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لشوين ترى فرمي ولو أن قرآنا سيرت به الجبال أو قطعت به الأرض أو كلم به الموتى بل لله الأمر جميعا دعي لزور صفات تري قرآن كفرمي قرآن مجيد مبارك القرآن الكريم كومل الصفات آيات قرآن حكيم كومل الصفات آيات بالقرآن مگر خوي بزانيك قرآن كتابك گەورەیە چەند عەزیمە چەند مبارەکە بۆ یعنی مانگی ڕەمەزان مبارەکێکی خۆی لێ وەرئەگرێت نەک لەوەی کە ڕۆژی تیا فەرزە بەڵکو ڕۆژوەکەش هەر هینێکە ئاهەنگگێڕانێکە یا ئەحتفائێکە با بڵێن جۆرە پێشوازیکردنێکە جۆرە تعبیرێکە لە گەورە ڕاگررتنی دابەزینی قورئان خوا سوبحانه وتعالە ئەم مانگەی تاین کردووە ئەم ڕۆژوەی تا فەرز کردووە بەڵێ یعنی ئەگەر بیشی بیتەوە ناو سیاقە مێژووی و فکرێکەوە جگە لەوەی کە پێوتیا لە بەهار ڕۆحەکان یان ڕەهەندە ڕۆحەکەی هەر ئەو مانایە گەیەنێ مانگی ڕەمەزان مەبەستمەوە ئەگە بیبیتەوە ناو سیاقە مێژووی ئایا کە لە مێژوو 1400 و ئەوەندە ساڵە ئەم مانگە هەموو ساڵێک دووبارە بێتەوە غیری ئەوە تەمان کۆمەڵە ڕووداومان هەیە لە ڕەمەزانە ڕوویداوە وەکوفەوانێمە لە بەرنامەکانی تریش باسمان کردووە کۆمەڵی ئەحداسی تر لە ڕەمەزانە ڕوویداوە یعنی ئەوەنەی تر مانگی ڕەمەزانی با بڵێن پرشنگدار کردوێتەوە لە مێژووی مسلمانانە ئەینا خۆی ئەسڵی مبارەکی مانگی ڕەمەزان لەوێ سەرچاوگرێت کە قورئانی تیادا ئەبەزێت تەخسیص خوا سوبحانه وتعالە تەکریمەن بۆ ئەم قورئانە تەعزیمەن بۆ ئەم قورئانە یەک مانگی کامل ئەکاتە مانگی پێشوازیکردن لەم مانگە و یعنی ئەحساس ئەیکات ئینسان مهەیە بێ نەفسیەن بۆی کە لەم مانگا قورئان بخوێنێتەوە خۆت هەمومان ئەوە ملاحەزەکەین کە ئەم مانگە ئەوەندەی هیمەتی مسلمان بەرزە بۆ خوێنەوەی قورئان لە هیچ کات و لە هیچ مانگێکان نییە بەڵێ دکتۆر بەهمەن ئایا مقەدەس یا پیرۆزی ئەم پەرستشەی کە وەکو پەرستی مانگی ڕەمەزان ڕۆژوو باسەکەین ئایا ئەمە تێکەڵەوێ بە کەلتور خۆتە زانی کەلتوریان نەریدیا ئەوەی کە کۆمەلگا دەست و پەنجەی لەگەڵا نەرمەکە تا چەند ئەمە سەرۆکاریە پەیوەندی بۆ خۆی لەگەڵ کەلویا ئیندیماجەکە لەگەڵ کەلتورە خۆی هەموو دینەکان کاتێک کە دێنە ناو کۆمەلگاوە لە دوایە تۆ خوێنەوەی بۆکەی ئەبچێتە قاڵبی کولتورەوە چونکە کولتورەکان زۆر جار بەشێکی زۆری ئەو عاداتانی کە تایە دروستە بێ ئەو پاشماوانی کە کولتور دروستیەکە تابعێکی زۆری مەسائلە دینەکەی پێوە دیارە جاری وایە بیناکە دروستەکرێت تابع دینەکەی پێوە دیارە جاری وا هەیە کڕین و فرۆشتنێک یاخود مەواتیقێک یاخود بەڵگەنامەیە کە لە کۆندا دۆکۆمنتێکی مێژووی ئیشی لەسەرەکە یاخود ئەو عیلاقەیە کە دەوڵەتێکی دیندار هەی بۆ لەگەڵ دەوڵەتێکی بەرامبەریت هەمووی تابعێکی دینەکەی پێوە دیارەکە لە ئێستا بۆتە بەشێک لە کولتوری خەڵکی مەسەرەن کاتێک کە تۆ ئەبینیت مزگەوتەکانی کوردستان ئەبینیت سیرەکەی بە کولتورێ دروست کراوە تابعی دینەکەی بەسەرەوە دیارە یعنی ئێستا بۆتە بەشێک لە کولتوری تۆ بە هەمان شێوە یعنی تێکەڵی بە دین و تێکەڵی لەگەڵ منطقەکەدا کاریگەری خۆی بووە سیرەکەی حتا شێوازی هەندێک بیناسازی لە منطقەیەکی ئێرەدا زۆر جار لەگەڵ عالەمی ئیسلامیە لە شوێنێکی ترا جیاوازە بەڵام لە خاڵە سەرەکەکان یاکەگرنەوە لەوای یاکەگرنەوە مە شوێنێکی پەرستشە بەڵام لە هەندێشتی ترا کولتورەکە ڕەنگە سەقافەتی شوێنانی تریش بێ ڕەنگە تۆ لە کوردستانی خۆتا هەندێک عادات و تەقالید هەبێ تێکەڵە بێت لەگەڵ دینەکەشە یعنی لە عادات و تەقالید ئایا بۆ خۆی خودی ئاین ئەو ئاینانەی کە لە مێژووە باس کراوە یا هەمووی پێشتریشە بۆ بڵین لە ئاینە سەرەتاکان تاوەکو کۆتە ئاین کە ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئێستا ئاینی تریشەیە بانگەشە بۆ خۆیەکە بۆ خۆی ئاین کێشەی نییە لەگەڵ کللتورە ئێمە ئەگەر هات و کولتورەکان تابعێکی مستەقیل وەربگرێت
بەتەکید یعنی لەگەڵ دینەکانە زۆر جار هەندێک دین کۆمەڵە شت هەیە تایدا مەمنوعە مەسەلەن لە ئاینی یەزیدیە هەندێک شت هەیە حتا خۆراکە لای ئەوان مەزمومە یان لە ئاینی ئیسلامدا هەندێک شتەیە خۆراکە مەزمومە هەندێک شت هەیە عادات و تەقالیدە مەسەلەن یاریکردنە بەپێی هەندێک مەزائبی لە ئیسلامدا ئەو جۆرە یاریە هەرچەند کولتوریشە بەڵام مەمنوعە یان هەرچەند ئێمە قسەمان هەیە لەسەرەوەی کە چەندێک مەمنوعە ئێمە باسی هەندێک مەزهبەکەین ئەژینە بەشێوە عامەکە زۆر جار ئەبینی ئەمە هەست پێ ئەەکەی ینی تابعی دینەکە زاڵ ئەبێ بەسەر مەسائلە کولتوریەکە و هەندێک جار بە پێچەوانەشەوە بین بەڵێ ئەو پرسیارە بۆ بەڕێزی شو دکتۆریانی بۆ خۆیان ئاینەکان کێشیان لەگەڵ کەلتوران نیە یاخود ئێمە باسی پەرستشوو ڕۆژووەکەین بۆ نمونە لە مانگی ڕەمەزانە کە ڕۆژوو ئەگیرێ لەوانەیە عیبادەت و یا ڕۆژوو ڕاستە لە قورئانە کۆمەڵە بنەمە و پرەنسیپی ئەساسی هەیە کە ئینسانی موسڵمان پێوەی پابەندەیە بەڵام لەوانەیە هەر بۆ خۆی عادەتی ڕۆژوگرتنیش لە شوێنێکەوە بۆ شوێنێکی هەندێک تێکەڵ بە کەلتور بێ لە ناوگە لە جیاوازەکە بۆ خۆی دین کێشەی لەگەڵ کەلتوران نییە بەس ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو دکتۆر وەکو باسم کردیانی ئەمە باسی ڕۆژوو مانگی ڕەمەزانەکەین ئەوەی کە لە مێژووە ئەوەندە ساڵە هەیە و مسلمانان پێوەی پابند ئایا بۆ خۆی ئەمە لەگەڵ کەلتوری گەلەکانە جیاوازی گرفتێک دروست نابێت کە ئاین دروستی کا بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلامکەیەکی لە پایە ئەساسیەکانی عیبادەتەکانی بریتە لە ڕۆژوگرتن خۆی ئەگەر تەماشای مانگی ڕەمەزان بکەی لە هەموو عالم ئیسلامیە هەندێشت هەموو عالم ئیسلامی کۆکن لەسەری هەندێک لەو شتان لەگەڵ ڕۆحابێتە تقریبا يعني ئێستا مثلا پارچێوکردن لێ کاتە ئەفتارکردن لێ کاتە ئەم خۆ ئامادەکردن بۆ ئەفتار و اینجا نوێژی تەراویح و کۆمەڵە مەسایلی ترێ قورئان زۆر خوێندن و کۆمەڵە مەسایلی عامە بەسەر هەموو عالم ئیسلامیە بەس هەندێ شوێن کولتورەکەی بڵێ هەندێش ئاین ینی تێکە گیرێن لەگەڵ ئاینە مەسەلەن ئێستا لە هەندێ شوێنە لە ڕەمەزانانە مەسەلەن سینی و لە غاوشتی واکەن ئێمە لە دووز ئاو هەبوو یعنی کە مانگی ڕەمەزان داهات خۆی مانگی ڕەمەزان یعنی مسلمانان کۆمەڵ شتیان کردووە بە دوو ئاراستە لەگەڵ ڕەمەزانە مامەڵەیان کردووە بەعزێکی ئەگەر ئێمە تەماشای لەو ڕۆ تەماشای ڕەمەزان بکەیت کە مانگێکە بۆ پێشوازیکردن لە قورئان و گەورە ڕاگررتنی قورئان و مەراسیمێک و هینێکە ئەو وەختاڵێ ئەم نان خواردن و ئەم تەرتیبات و ئەم شتانە قەی ناکە چونکە جۆرێکە لە ئەچێتە سیاقی ئەو تازیمکردنی قورئان و ئەو شتەوە ئەگەر لەو لایتر و ئەگەر سەیری فەلسەفەی ڕۆژوو بکەیت فەلسەفەی ڕۆژوو بۆ ڕاهێنانی ئینسانە لەسەر سەبر و پەروەردەکردنی ئیرادەیە و بیرکەوتنەوەی هەژار و ئەو جۆرەشتانە ئەگەر لەو ڕۆ تەماشای بکەیت ئەمەی کە لە کۆمەلگا ئەکرێ ئەوانەی کۆمەلگا پێچوانەی ئەم مەبەستەی مانگی ڕەمەزان فەلسەفەی ڕۆژوو پێچوانی فەلسەفەی ڕۆژوو یان من ئەڵێم هەردووکیشی هینە ئەنی ئەگەر بتوێ بەدیو یەکەمە باسی بکەیت کە گەورە ڕاگررتنی قورئان و پێشوازیکردن لە قورئان و مانگێکی تایبەت و مانگێک بە هەموو ئەو شتانیوە ئەڵێم شتێکی تەبیعیە لەو لاشەوە کە تەماشایەکەی پێچوانی کاتە گرفتێکیش نەبووە لەگەڵ کەلتورە ئێستا سەیری ئەو سفرانە کە ئێواران ئەڕازێنرێتەوە یعنی لە مانگی ڕەمەزانە وەکو جەنابە باسی کرد یعنی هەرگیز ئەو سفرەی ئەڕازێنرێتەوە گزارش لەو سفرەیە ناکە یا لەو فەلسەفەیە ناکە کە ڕۆژووی لەسەر وەستاوە بۆ دروستکردنی ئیرادە و ڕاهێنانی ڕۆح و بیرکردنەوەی هەژاران ئەگەر لەو ڕۆ تەماشای بکەی تێگەگیرێتەوە چونکە تۆ ڕۆژوو بۆیە کە هەژاری بیر بکەێتەوە بۆ ئەوەیە ئیرادە پەروەردە بکەیت لەسەر هین لەسەر دان بەخواگرتن و ئەو جۆرشتانە کاتێک کە دەی ڕۆژەکە مەشغوڵە بی هەل لە دوای نیوەڕۆ مەشغوڵە بی ئافرەت مەشغوڵە بەنان دروستکردن و سفرە ڕازاندنەوە شتانە ئەمیان لەگەڵ ڕۆحی ڕۆژوە بە بڕۆی تۆ دکتۆریانی ئەمەمە باسی کەلتورمان کرد لە ناو گەلانەوە لە مێژووە و بەریەکەوتنی نێوان ئاین و کەلتور یعنی ئەم شێوازی نان خواردنەوە پێشوازی لە مانگی ڕەمەزان یا بۆ نمونە جاران بۆ لەوانەیە لای خۆمان لە پارشێوانە خەڵک تەپڵی لێە لە پاشێ خەبەری بێت خۆی کەلتورە ئێستا مەسەلەن وەختی خۆی دۆڵ و زوڕنای لێدە گرفتێکیش نەبووە یعنی لە وەخت علمەن ئەنە و دۆڵ و زوڕنا یعنی لە شەرعە
يعني هینی هەیە ئشکالی لەسرە بەڵام یعنی کەلتورەکە مەسەن لەوێ خەڵکەکە هاتووە ناو ئای لایەکۆ بۆ پیرۆز ڕاگررتنی ئەو مانگەیە بەڵام بە سلوبێک کە شەرع خۆی ڕێگەی پێنادا یعنی ئەلەم شوێنانە هین ئەوەی کەوت مەسەن شەوانی ڕەمەزان خاستن یعنی نەبێ بە هینێک بۆ برا تورکمانەکانی دووست زیاتر ئەوان مەسەن کە هینی لێهاتر دوای بەربانگ لە کێمە چون بۆ تراح ئەوان دەستیانە کردە بە ئەم کڵاوێن و سینی و زار و نازام ئەو شتانە تا وەختی پارشێو بە ڕۆژوو نابوون بەسر هەموو ڕەمەزانێدا باتە ئەوان خەریکی ئەوی نەبوون تەوان لە مانگی ترا لە کایترانیانە کرد خۆمە خۆی لەلایەک و یعنی تایبەتمەندیەکی ڕەمەزان دەرەخە لەولا شتێکە مخالفە لەگەڵ تعالیمی دینە و بۆ کەلتورێکیشە لەنا تایبەت بۆ بە ڕەمەزانەوە بەڵێ دکتۆر بەهمان ئایا مێژوو نووسەکان هیچ بەهایەکی تایبەتیان داناوە بۆ ئەم مانگە جیاوازە بەها ڕۆحیەکە یعنی حساباتێکی تایبەت کراوە بۆ ئەوەی کە کاتێک مێژوو ئەنووسرێتەوە یاخود ئەگەر بین بە میتۆدە زانستیەکەی قسە لەسەر ئەو ڕووداوانەکەین لە ناو مێژووە ڕویانداوە بۆ خۆی ڕەمەزان پێگە و کاریگەری و بەها و شکو و تایبەتمەندێتی خۆیان بووە خۆی ئەمە مێژوو نووسەکان بە تایبەتی ئەگەر باسی تاریخی ئیسلامی کەین بەشێکی زۆریان لە هەمان کاتە عالمێکی دینی گەورە بوون مەسەرەن یەکێکی وەکو تەبەری وەکو چۆن لە تاریخا ئیمامە لە تەفسیری شا ئیمامی مفەسیرینە بە هەمان شێوە یەکی وەکو سیوطی کە تاریخی خولەفای هەیە بە هەمان شێوە لە هەموو فنونەکانی خۆیکو خۆی ئەڵێت تەنها لە جەبر و لە فەلسەفە خۆیمانە بارگاویە بن زۆر جاریش وەکو حتا وەکو ئەو تەعزیمە وەکو ئەو تەبریکەی کە باز کراوە لە شەهری ڕەمەزانە زۆربەی کات محاوەلەیان کردووە جوهودە زۆرەکەیان بێنە ئەو مانگەوە یعنی بە چاوگرتنی ئەوەی کە لە تێڕوانینی ئەوانە هەموو کاتەکان کاتی خواییە و هەموو زەمانەکان کاتی جوهد و تێکۆشان و ئەوە بووە یعنی کاتێکیان نەبووە بۆ ئیسراحەتکردن وەکۆی کە ئێمە لی تێگەیشتوین بەڵام کاتێکە هاتوونەتە سەر کاتی ڕەمەزان جوودەکەیان زۆرتر کردووە ینی زۆرتر گرنگیان بە بابەتەکان ناوەکو چۆن ئەو کەسانەی کە لە بواری فتوحاتەکانە کاک دکتۆر ئاماژی پێدا جهدێکی زۆریان کردووە و نەسرەتیان بەدەستێناوە بە هەمان شێوە خەڵکە مسەقەفین و خەڵکی قەڵەم بەدەسەکەش ئەو مانگەی ناڵم ئیستیغلال چونکە ئیستیغلال اینێکی باشتر نییە ئیستیغنام کردووە بەدەستێناوە بۆ ئەوەی کە باشترین جوهد لەو کاتەیە پێی بکەن باشترین خزمەت بتوانن بکەن زۆر جا کتێبەکانە بینین کە مەختوتەکە تەواوە بێ لە کۆتاییە ئەڵێ ئەمە لە مانگی ڕەمەزانە کۆتایین بەم دەست نووسەهێنا ئەمە گەر بە دیوە ڕۆحی و دینی یعنی دیوە عیبادیەکەی باسی بکەین هەر ئەوە بێ لەوە شێوەی تۆکاڵێ مانگی ڕەمەزان مانگێکی پڕبەرەکەت بوو لە مانگاتوانین ئەوەندە بنووسم ئەوەندە خۆم تەفەڕۆکەم بۆ ئیشەکان وانە زۆر ڕاستە بەڵێ ئەمەیان کردووە بە دەستکەوتێک بۆ ئەوەی کە یادگاریەکی جوانی پێوەدی بێنن بەداخۆ ینی ئەمە زۆر جار لە کاتی ئێستەیە کابرا کە ئەچێتە مانگی ڕەمەزان وازانەیە بریتە لە مانگی خەوتن زۆر جار لە مانگی ئەوەی کاڵە بەخوا لە مانگەیە ئەگەر ئیشێکیشی هەبێ کۆتایی پێێنێ ئیسراحەتەکاتەوەکو دوای ئیشەکە دینەبێت بەس ئەوان نەخێر لەو کاتانەیە پێیان وا بووە کە ئەجرێکی باشتر ئەتوانن بەدەست بێنن و سەوابێکی زۆرتر وەکو چۆن خەریکی تەفسیرەکە بوون وەکو چۆن خەریکی قورئان خوێندنەکە بوون بە هەمان شێوە خەریکی مەدلولاتی تاریخیەکەی ئەو قورئانە بوون کە خوێنیانەتەوە ئەمە ئەوانەشی کە زیاتر پێوتێ مێژوو نووسەکان زیاتر هەیان بۆ بە ئینساف و هەیان بۆ نەیاری ئیسلام بۆ یا ڕۆژەڵات ناسەکان ئایا بۆ خۆی ئەوانیش پێگەیەکیان داناوە بۆ ئەمە ئەوانش بە تەکید یعنی لە ئەوان ئەزانن کە کاریگەری مانگی ڕەمەزان چیە لەسەر خەڵکی یعنی دانیشی پیانێ بەڵێ بە تەکید شخصیان جارێکیان لە وڵاتێکی ئەوروپی بووم یعنی لەگەڵێکی لە مستەشقەکانە باسی هەندێک مەسائلی چەمکی ئیسلامیمان کرد یعنی خۆیان زۆر دەرئەکەوت کە بە ئاگابن لەو شتانی کە ئێمە ڕۆژانە باسیەکەین بە تایبەتی ئەو شەعائیرانی کە لە لای ئێمە ئەو مانگانە ئەو کاتانە ئەو شوێنانە کە لە لای ئێمە گرنگە هەندێک جار ڕەنگە مسلمانەکە بەقەت ئەو ئاگای لێ نەبێ هەڵبەت مەبەستمان پێ عامی مسلمانەکە ئەوەی کە دراسی کردووە ئەوەی کە پێوتێ مستەشرق لە غەرب زۆر ئاگادارە زۆر ئەزانەیە کە یەکێ لە نقطە بەهێزەکانی تاریخی ئەڵێم نەک ئێستا تاریخی مسلمانان بریتی بووە لەو کاتانەی کە کاتی تەقوایان ناوناوە کاتی مانگەکانی ڕەمەزان
یعنی کاتێک بووە زانن کە پیرۆز بووە وەکو چۆن لای خۆیان هەندێک کات و هەندێک ساڵ و هەندێک مانگ هەیە پیرۆزە ئاگاداری ئەمەش بوون کە لێرە ئەو پیرۆزیانە هەیە. بەڵێ دکتۆر کەریم شتێکە پێوتێ ئیفتیخاریا شانازی کردن تا چەند ڕەمەزان وەکو بەهایەکی ڕۆحی و کاریگەر لە ناو مێژووی مسلمانانە بۆتە جێگە و پێگە و شوێنی شانازیکردنی مسلمانان تاوەکو هێزێکی معنەوی یاخود وزەیەکی بەردەوام لە مانگە وەربگیرێ بۆ مانگەکانی تر. بەتاکید ینی خۆی ڕەمەزان ئیزافە بۆی کە قورآانی تیادا بەزی و تەوان خۆی ئەساسن دابەزینی قورآن لە ڕەمەزانە خۆی گەورەترین جێی شانازی و هینی مەفخەری مسلمانانە و گەورەترین هاندەرە بۆ مسلمانان بۆی کە زیاتر عیبادەت تیا بکەن و ئەمەش وای کردو ئەو فەرموودە و ئەو ئاەتان لەسەر گەورەی ڕەمەزان دابەزیەوە خاصەوە فەرمودانی پێغەمبەر کە باسی ڕەمەزانە کات و تێدا بە ئاماژە بۆدا کە ئەجری تاعەت و ذکر و قورئان خوێندن و ئەو شتانە لە مانگی ڕەمەزانە زۆر زیاترە لە کاتەکانی تر ئەمانە وای کردووە کە مسلمانان باخێکی زۆر بە ڕەمەزان بن و زۆرێک وەکو دکتۆر وتی زۆرێک لە نشاتاتیان زۆرێک لە چالاکیەکانیان حتا کە چالاکیە کە جوودی بەدەنی ویستە بێ وەکو جیهاد و جۆرشتانە تەبەڕوکان بۆ مانگی ڕەمەزان خستویانە مانگی ڕەمەزانەوە لەبەرەوە هین بۆ یعنی شتێکی تەراکمیە ینی کەڵەکە بووە دابەزینی قورئان و اینجا ئەو فەرمودانی پێغەمبەر لەسەر ڕەمەزان و ئەو ڕوودانەوەی لە ڕەمەزانە ڕوویانداوە ئەو سەرکەوتنانی لە ڕەمەزانە بەدەسات و ئەمانە هەمووی تەراکمین لە مەکانەت و لە مەقام و لە هینی ڕەمەزانیان زیاتر کردوێتەوە. ئەکرێ بڵێن یعنی ئەمە ڕەمەزان وەک سەرمایەک و سمبولێک لە ناو مێژووی مرۆڤایەتی ئینسانیەتە یعنی وێزگەیەکی گەورە و کاریگەر و ڕوودا و گەلی جیاوازی خوڵقاندووە خۆگەر طبعاً بەتاکید دابەزینی قورئان خۆی وەکو خوا فەیقول نەبأٌ عەظیم ئەنتم عنه معرضون یعنی گەورەترین ڕووداوە کە لە ژیانی بەشەریەتە ڕوویداوە دابەزینی قورئانە کە لە مانگی ڕەمەزانە بووە ئەگەر ئینسان یعنی ئینسان خۆی وەکو خوا ولكن أكثرهم لا يعلمون ولكن أكثر الناس لا يعلمون ئەگەر خەڵکی قیمەتی قورئان بزانن ئەو وەختە قیمەتی ڕەمەزان دەزانن دابەزینی پەیامی خوا سوبحانه وتعالى بۆ بەشەریەت پەیامێک کە تێیدا تەسەورێکی کامل بینشێکی تێڕوانینێکی تەواو و تۆکمە دەربارەی خوا دەربارەی ئینسان دەربارەی ژیان دەربارەی ژیانی داهاتوو دەربارەی پەیامی ئینسان لە ژیانە دەربارەی پەیوەندی ئینسان بە ئینسانەکانەوە پەیوەندی ئینسان بە پەروەردگار و خاڵقی خۆیەوە ئەمانە هەمووی ئەم کۆمەڵە بینش و ئەم کۆمەڵە تێڕوانینانەی کە قورئانی هێناوێتی کە بەشەریەت تاکوێستە هەرگیز لەوە جوانترینە هێنا و ناشی هێنێت ئەمانە گەر ئینسان قیمەتی بزانایە تەبەن وەختە زیاتر کە گەورەی مانگی ڕەمەزانی بۆ دەرەکەوت. بەڵێ دکتۆر بەهمان ئایا ڕەمەزان پەیوەستەکرێتەوە بە فکرەوە ئەوەی پێوتێ فکر لە ناو تاریخی ئیسلامی فکری ئیسلامیشمانێ ئایا ئەمە پەیوەستەکرێتەوە بە فکرەوە؟ فکر لە ڕووی ئەوەی کە مەدرسەکان خوێندنەوەیان بۆ کاتەکان ڕەنگە بگۆڕێت لە هەندێک فکری مەذاهیبی ئیسلامیە ڕەنگە مانگیشی تر زۆر وەکو مانگێکی محەڕەم مەسەلەن زۆر لەلایەن پیرۆستی بێوەک لە مانگی ڕەمەزان ئەمە لە فیرەقەکانە ئەبینێت ڕوودا و گەلانەی کە بەڵێ ئەو ڕووداوانی کە ڕووی داوە زۆر جار یعنی ئێمە بەڵام پێدوانێ ببوورە وەڵامەکەت بیر نەچێ ینی مانگی ڕەمەزان وەکو دکتۆری شێمای بۆکووە خۆشە دێمات بۆ کرد گەورەترین ڕووداوی مێژووی مرۆڤایەتی کە لە حیاتی ئینسانە ڕوویا بێ هاتنە خوارەوەی قورئانە یعنی بۆ خۆی ئەمە گەورەترین سەرچاوی فکری بەرهەم ناهێنێ بەتەکید ئێمە ئەوە ئینکاری ناکرێت نەسا قورئانیەکان سیرەکەی باسی لەوە کردووە کە پیرۆزترین ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر وما ئەدراک ما لەیلة القەدر گرنگترین شەو ئەو لەیلة القەدرە لە کاتی دابەزاننی قورئان ئەنزەلناه فی لەیلة مبارەکە یعنی ئەمەیان بەلایەک بەڵام ئێمە خوێندنەوەی زۆر جار کە ئەڵین تاریخ تەنها لە تێڕوانینێکی خۆتەوە نابێت مەذهبێکی دیاری کراوە سەیرکەین باسی تاریخی ئیسلامی ئەبێ ئەگاداری مەذاهیبەکانی تریش بین ئەوان هەیان بووە کە ئەم خوێنەوەیان بەو شێوەیە نەبووە زۆر جار ڕەنگە مانگێکی تر لەلایەن بووە بە حەدەثێکی تاریخی بووە بە دین لەلایەن یعنی ئیشیان لەسەر ئەمە کردووە کە گرنگی ئەو حەدەثە تاریخی وای کردووە کە لە کاتەکانی تر لەلایەن پیرۆستر بێ بۆیە ئەم زۆر جار کە ئەفەرمی تێکەڵ بە فکر بەڵێ ئەو فکرە زۆر جار وای کردووە کە
وەکو ئەمەی لە لای تۆ پیرۆز بێ ڕەنگە لای ئەو بەو شێوەیە نەبوو بێ خوێنەوەی ئەوان لە سەرمانگی خۆی ئەوانی کە قسەیان لە ڕووی تیۆریەوە لەسەر فکری ئیسلامی کردبێەوە قسە لەسەر بەرهەمهێنانی سەرچاوەکانی فکری ئیسلامی کردبێ بۆ خۆی ئەم دروشمە ڕۆحیانەوە ئەم بەهار ڕۆحیانە بۆ خۆیان کاریگەریەکی گەوریان نەبوو وەکو خۆشتان ئێمەتان بۆ کرد ڕەمەزان گەورەترین بەهای ڕۆحی بە مسلمانە بەخشێەوە ئەم بەخشینەش تەجاوزەکە و کاریگەریە بێ بۆ دەرەوە و بۆ هێورکردنەوەی کۆمەڵگاوە کاریگەری لەسەر ئیسلاح و ریفۆرم لە ناو کۆمەڵگادا یعنی بۆ خۆیمە سەرچاوێکی فکری گەورە نیە. ئێمە باسی ئەومان کرد کە تێڕوانینی ئێمە بەڵێ وایە و هەروەها باسکردنی ئەوەی کە ئیلهامێکی فکری گەورەیە بەڵێ و ئەوانەی کە ناویان ئەودێت عالمی حەقیقی ئەوانەی کە بەرهەمی جوانیان هەبووە بەرهەمی حەقیقی مەبەستمانەوەیە غێر منحریف غێر ئەوەی کە لە قورئان و لە تێڕوانینە حەقیقەتەکانی ڕۆحیەتی قورئان لەوانەیە بێت یعنی لەوە دوور نەکەوت بێتەوە بەڵێ ئەو مەسەرە ئیلهامەیە بەڵام کاتێککە ئەبینی لە فیرەقەکانی ترا ئەم خوێندنەوەیە بە شێوازێکی تر ئەکەن بڵێ هەموو بینینەکان و هەمووی مستەوای یەک نیە بینیانەی لەناو مێژووی ئیسلامیە فیرەقەکان و گروپە دینیەکان کە دروست بوون لەناو مەزهەبە جیاوازەکانی تەنانە بە مەزاهیبی فیقهی و بە مەزاهیبی فکری و ئەوانەوە یعنی بۆ خۆی ئەمانە ناتوان هەمویان یەک فۆڕم ببەخشن لە ڕووی فکریەوە بە مانگی ڕەمەزان کە کاریگەری ئەتوانین بڵێن لە شێوازی عامەکەیە بڵێ لە شێوازە عامەکەیە مەسەرەن بە ڕۆژووە ئەویش بە ڕۆژووە مەسەرەن ئەو مانگەی گرنگە بەلاوە ئەویش اختیلاف لە وردەکاریە و زۆر جار ئەو وردەکاری وایە کە کاریگەری لەسەر کەسایەتیەکان لای تۆ جیاواز بێ لەسەر کەسێکی تر لەسەر شخصیەتێکی تر. بەڵێ سپاس دکتۆر کەریم بۆچی ئەبێ ینی ئەو جیاوازێنەی لەناو مێژووی ئیسلامیە هەیە ینی تەنانە مەزهەبەکان و فەقیهەکان و تەنانە لە ڕووی فکریشەوە ئەم بەهار ڕۆحیانەی مانگی ڕەمەزان پەرت کرێ لەسەر کاریگەری لەسەر فکری ئیسلامی و بەهێزکردنی فکری ئیسلامی کە یەکێک لە سەرچاوە بەهێزەکانی فکری ئیسلامی مەسایلە یعنی کە تۆ باسەکرێوە قورئان باسەکرێ فەرموودە باسەکە قورئانێکە لە ڕووداوە گەورەکانی مانگی ڕەمەزان یعنی ئەمانەش ئایا ئەم فیرەقانەوە ئەم گروپانە دیسان تەئسیرێکیانە بۆ لەسەرەوەی کە کۆگ نەبن لەسەرەوەی بە سەرچاوەیەکی بەهێزی فکری ئیسلامی ڕۆژ و گرتنەوە وەکو شیعارێکی گەورەی مسلمانان خۆیکو دکتۆر بەهمەن وتی یعنی لەسەر ئەوەستێک کە چەندێک تۆ بە گەورە تەماشای قورئانەکەی تەماشای ئەو حەدەسە گەورەیەکەی کە لە ڕەمەزانە ڕوویداوە ئەگەر تۆ بێت و دابەزینی قورئان بە گەورەترین ڕوودا و لە تاریخی بەشەریەتە تەماشا بکەی تەونەوەختە زۆر بە گەورە تەماشای ڕەمەزانەکەی بەس بەعکسەوە ئەگەر هەندێشتی تر هەبێت لای تۆ ئەگەر بە دەمیش نێڵی بەڵام بەکردەوە بیسەلمێنێک کە بەلای تۆ ئەو حەدەسە ئەو ڕووداوە گەورەترە لە ڕووداوی دابەزینی قورئان ئەوەختە احتمامی تۆ بەو مانگە بەو مناسبەیە زیاترە بێ لە باەخدانت بە مانگی ڕەمەزان ئەمە لە واقع مسلمانانە بەدیەکرێ ئێستا بەعام مەسەلەن ئەگەر ئەمە نەبێت قەزەیەکی هین لە عالەمی سونیە باەخدان بە مانگی ڕەمەزان زیاترە لە عالەمی شیعە باەخدان بە مانگی محەڕەم زیاترە ئەمانە ببوورە دکتۆرگە وەڵامەکەت بیر نەچی ئایا ئەمانە شۆڕە بێتەوە بۆ ناو وردەکاریە فکرەکان و جیاوازیە قوڵەکان ینی ئەمە شۆڕە بێتەوە بۆ ناوەوە یاخود وەکو دکتۆر وتی هەمومان کۆکی نەسەوەی مانگی ڕەمەزانە و بە ڕۆژوین هەمومان کۆکی نەسەرەوەی فەرزە لەسەر مسلمانان بەڵام لە وردەکاریەکانە ئەم جیاوازیە مەزهەبیە تۆ باسیەکەی يعني مثلا ئەگەر سەیری فتاوای هەردوو مەدرسەکە بکەین مەدرسە ئەهلی تەسەنن و ئەهلی تەشەیوع مەدرسە ئەهلی تەشەیوع لە فتاوایانە بۆ شکاندنی ڕۆژوو زۆر متەساهلترن زۆر هینترن یا من حتا ڕۆژی گوێم لە یەکیان نەگرت یعنی باسیەوەی کرد کە فتوایدا کە ئەگەر کەسێک کە کرێکارێک بێ یا ئیشێکی زۆر قورس بکات ئەوە دەوری چێشتەنگاو ئەگەر تینووی بوو بچێنە ختی ئەوە ئاو بخواتەوە تا تونوێتەکە ئشکێ یا ئەگەر دوای نزیکی ئاسرەگەر دیسان و تینووی بوو بچێنە خێت ئاو بخوات بۆی تونوێتەکە بتوانێت ئیشەکەی بکە مەسەمە یا ئەگەر یا داهێنانی هەندێک حیلەی شەرعی بۆ شکاندنی ڕۆژوو لە ڕەمەزانە مەسەلەن ئەتوانێت ئەگەر بتێ ڕۆژوو بشکێنی حجەی شکاندنی ڕۆژوو ئەتوانی سەفەرێکی 5 کیلۆمەتری بکە یا ئەگەر بەسەر پردێکە بپەڕیتەوە تر بۆ تێ ڕۆژوو بشکێنی هەندێک حیلە شەرعی هەندێک عولەما دانهێناوە بۆ ئەوەی خەڵکی خوان لە ڕەمزان بدزنەوە ئەمە لەوە سەرچاوەگرێت کە بە گوێرەی پێویست بە گەورە تەماشای ڕەمەزان ناکە
ووا تەمەشای ڕەمەزان ناکە کە هەلێکە خوا سبحانه وتعالى ڕخساندوێتی بۆ بەندەکانی بۆی قایمەی سەحیفەی ئەعمالیان دەوڵەمەند بکەن لە حەسەنات چونکە خۆزانی کردەوە بە چەندین جار زیاترە لەوەی کە لە ماکانی ترایکەی یعنی سانی ئیماندار ئەوە ئەڕوانێ بۆ ڕەمزان کە ئەمە هەلێکە فرسەتێکە گۆڕانکاریەکە لە ژیان تا ڕوو ئەدات بۆی بە چاو بە خۆتا بخشێنی تۆ پەڕێکی نوێ هەڵدەما دکتۆر ئەمە کاریگەری هەیە لەسەرەوەی کە ڕەمەزان بۆ خۆی جێکەوت وە جێدەستی وە شوێن پێی نەبێ لەسەر فکری ئیسلامی وە کەمی کاتەوەم جیاوازیانە یاخود ئەمە بە پێچەوانەوە کرێ دەوڵەمەندی بکات جیاوازیەکان دەوڵەمەندی ناکە خۆی ئەمە مێنێتەوە سەر ئینسان خۆی کاتێک کە بە زانیاری پێشوەختیا بە بڕیاری پێشوەخت لەگەڵ هەر چەمکێکا مامەڵەکات تۆ کە لەگەڵ یعنی مقررات بە عەرەبیەتە مقررات مسبقە تۆ کاتێ بە مقررات مسبقە یعنی بە بڕیاری پێشوەخت لەگەڵ هەر ڕووداوێکە مامەڵە بکەی ئێستا با بڵێن بینە سەر ئەڵمانیەکان کتێبێک کێ زەکەریاوزان نووسێتی لەگەڵ سەر ڕەمەزان لەم ڕەمەزانە کێمە ئەوەنە بە گەورە باسیەکەین یەک ئیجابیاتی تیان نبینێ کابراکی ئەلمانیە بێدینێ کەمسن وای باسی ڕەمەزانەکە تەنها لە یعنی کۆمەڵ لەلایەنی سلبی تیابینێتەوە یەک جانبی ئیجابی تیان نبینێتەوە ئەمە بوو ئەوە من بە هەمووی بە ئیجابی ئەبینم کەچی ئەو هەمووی بە سلبی ئەبینێتەوە لەبەرەوەی کە پێشوادە بڕیاری داوە کە مووقفێکی نەرێنی لە بەڵام خۆ بۆ خۆی مە کاریگەری نێگەتیڤی نابێت لەسەر خودی پەرستشەکە یاخود لەسەر ڕەمەزان و ڕۆژ و بەڵام لەوانەیە ئەو دنیابینێکی ئەوەی پێوترێ ئیلحادی ئەگەر گونجاو بێ بیڵم یاخود سیکۆلاریانەیە بۆ لای دیندارەکان تەسیری نابێت بەڵام لای ئەوانەیە کە ئیمانیان زعیفە و ئەوانەیە کە هینن بەڵێ ممکنە تەسیریان تێ بکات ئەو شوبهاتەوە گومانانە هینا خۆی بەعام یعنی لە کۆمەڵگەی ئیسلامیە متەدەینین بە شێوەیەک دایمە مامەڵەیان لەگەڵ ڕەمەزانە کردووە نامتەدەینەکان هەر هینیان کردووە لە ڕەمە وەکو باسم کە لە 2030 و جۆرەشتانە ئەمانە نامتەدەینەکان بوون متەدەینەکان خەریکی عیبادات بوون هەر لە ڕەمەزانە نامتەدەینەکان هەر لە ڕەمەزانە ئەوانش کۆڕی با بڵێن کۆڕی قمار و لەه ئەو شتانیان هینە کرد یعنی مامەڵ ئەمە بۆ ئەو ئاها مامەڵی لەگەڵا کاتووە ئەگەرێت و سەر ئەو پاشخانە سەقافی و دینەکەی هەرێک لەوانە بەڵێ دکتۆر بە هەموو من ماوەی بەرنامەکەم زۆری نەماوە بەڵام ئەمەوە پرسم لە دوا پرسیار لە بەڕێزی کەواتە ڕەمەزان مقدسێکی هەمیشەیی مێژووی مسلمانانە بەپێی ئەم وەچوونانەوە ئێمە ئەگەر لەوانەیە دەریکەین لە بەها ڕۆحیەکان لەوە بەها ئەخلاقی و پەرستشەکانی ئینسان ئەمە بۆ خۆی پێگە و کاریگەریی گەورەیە بۆ لە ناو مێژووی مسلمانانە خۆی بە تاکید ئێمە 1436 و زیاتریش یعنی ئەم ڕەمەزانە بەردەوام بووە ئەو نەسا پیرۆزانەی کە داکۆشی کردوتەوە لەسەر ئەم مانگە ئەو عولەما پێشێنیانەی کە بوون بە پێشەنگی ئێمە لەو دینەدا یاخود ئەو تاریخی کە تۆ هەتا ئەمانە هەمووی سیرەکەی شوێنی مانگی ڕەمەزان وەکو ناوازەیەکی جوان وەکو شتێکی تایبەتە بووە بە ئیلهامێک بۆ بەرهەمەکان بۆ ئیلهامێک بۆ سەرجەم عیلمەکان بۆ معریفەکان بۆ پێگەیاندنی حوجرەکان بۆ پێگەیاندنی کەسانی خاوەن کاریزما خەوان کەسایەتی ئەوانە کە پێشەنگی میلەت بوون توانیوانە بەهۆی ئەم بانگەوە زیاتر خەڵکی تەشجیعکەن بۆ بەرەو پێشبردننی لایەنە باشەکانی ژیانی خۆیان بۆیە بە تەئکید کۆی باسەکە ئەمەیە کە مانگی ڕەمەزان کاریگەری هەبووە لەسەر سەرجەم ئەو بوارانە تەنها لە بوارێکی قەتیسکراوی عیبادیە نەبووە بەڵکو هاتۆتە بوارێکی دنیایی پراکتیکەوە بەڵکو هاتۆتە ناو خێزانەوە هاتۆتە ناو سەقافەتەوە هاتۆتە ناو دەوڵەتەوە زۆر جار هاتۆتە ناو پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە شێوازێکی گشتی و بە شێوازە تایبەتێکەشی بۆیە ئەمە گرنگێکی تایبەتی و گەورە هەیە لە مانگی ڕەمەزانە کە ناکرێت ئەو خلافانی کە باسمان کرد کاریگەریی وا بکە بڵێن وەڵا جۆرێک لە نوقسانی دروست کردووە لەو تێڕوانی نەمان بۆ ئەم مانگە پیرۆز سواز هیچ ئیزافەیەکرد نەماوە وەکو دوا پرسیوابشمە لای دکتۆر من تەنها ئەوەیە ینی ئەوەی کە لە مانگی ڕەمەزانە هاتووە تەمەنا ئەەکەم کە تەنها ببووراگەر ئەمەوێ زیاتر تۆ لەبەرەوەی لە بواری ئیشکردنی لە بواری مێژوایەوە ئێمەش سۆراغی مێژوەکەن و ڕەمەزانش ڕووداوێکی گەورەی ناو مێژووی مرۆڤایەتی و ئاینی پیرۆزی ئیسلامە لەو ڕاهەندەوە ئەگەر ئیزافەیە کتابێت ئێمە تەنها لەو بابەتە ئەڵێن کە سەیری مێژوو بکەین ئەو هەموو ڕاهەندە جوانەی دروست کردووە ئەو هەموو پاشخانە گرنگەی لە کۆمەلگایە دروست کردووە و
هەوڵ بدەین مێژوو بریتە لەوەی کە ئیسفادەکردن ئێمە کە باسی زانستی مێژووەکەین ئیسفادەکردن لەوەی کە لە ڕابردووا کردویانە بۆ ئێمەشکەوەی کە باسمان کرد هیوادارین بتوانین لە داهاتوە ئیسفادە لەم جۆرە چەمکانە و لەم جۆرە پیرۆزیانە بکەین. وەڵام لە بەزبەت ڕەمەزان و ینی بتۆ پرسیاری ڕەمەزان و فکرت کرد ڕەمەزان بە هەمیشە سەرچاوێکی الهام بۆ مسلمانان بۆ دراسی زیاتر لە قورئان دراسی زیاتر لە ئەسراری مانگی ڕەمەزان لە ئەسراری ڕۆژوو یان تەوە لەگەڵ ڕەمەزان نەبووە ئەو هەموو دراسەیە لەسەر ڕۆژوو ئێساگەر ئیحیا علومالدین بخوێنی تۆ مەسەر لەسەر ڕۆژوو لەسەرینی یان نووسینە تازانەی کە نووسراوە یان مەجالە ئەمانەی کە لە بواری علمیان ئەمڕۆ کە ئەنووسرێت و نەکرێ گرنگی ڕۆژوو لە ژیانی مرۆڤ بۆ ئەتر لە پەروەردەکردنی مرۆڤ لە هەموو ڕۆکانەوە یانەمە هینێکی با بڵێن مساهمەیەکی یا بەشدارێکی کاریگەر بووە فعال بووە لە دەوڵەمەندکردنی فکری ئیسلامی و لە دەوڵەمەندکردنی سەقافی ئیسلامیە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر کەریم ئەحمەد توێژەر لە فکری ئیسلامی، سپاس بۆ دکتۆر بەهمەد ساڵح توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست، سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم. خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.